بەتەنها لاهور شێخجەنگی نییە کە بەیانی لە نێو دادگای سلێمانی پرۆسەی دادگایکردنەکەی دەکرێت بەڵکو چەند کەسێکی دیکەشی لەگەڵا. بەڕێزانم کاتتان باش بە گوێرەی چەند سەرچاوەیە کە ڤار زانیاری لێ وەرگرتوون وا بڕیارە بەیانی کاژمێر دەی سەر لە بەیانی پرۆسەی دادگاییکردنی لاهور شێخجەنگی لە ناو دادگای سلێمانی بەڕێوە بچێت. دیارە بە گوێرەی زانیاریەکانی ڤار بەتەنها لاهور شێخجەنگی نییە کە بەیانی لە نێو دادگای سلێمانی پرۆسەی دادگاییکردنەکەی دەکرێت بەڵکو چەند کەسێکی دیکەشی لەگەڵا پرۆسەی دادگاییکردن بۆ باڵێن دادگاییکردنی ئەوانیش دەست پێ دەکات وە بەیانی وەکو ئەم تەمومژەی کە هەیە ڕوون دەبێتەوە کە ئایا بڕیار لە چی دەدرێت، ئایا حکم دەدرێن و یاخود با بڵێن دۆسیەکەیان جارێکی دیکە با بڵێن تەجیل لەکرێت بۆ کاتێکی کە و بۆ وەختێکی دیکە و یاخود بڕیاری ئازادکردنیان بۆ دەردەچێت. بە گوێرەی ئەو زانیاریانەی کە ڤار دەستی کەوتووە پرۆسەی دادگاییکردنەکە تەبەن پێشتر بازەوە دەکرا کە ڕەنگە دۆسی لاهوری شێخجەنگی بگوازێتەوە بۆ هەولێر یاخود بۆ شارێکی دیکەی هەرێمی کوردستان، بەڵام بە گوێرەی زانیاریەکان ئەو دۆسیە هەر لە شاری سلێمانی دەمێنێتەوە و هەر لە دادگای سلێمانی پرۆسەکە بەڕێوە دەچێت. سەبارەت بەوەی کە ئەو دۆسیە چییە کە بەیانی دادگای سلێمانی و دادوەرەکان بڕیاری لێدەدەن، دۆسیەکە بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس و کاری تێکدەرانە بەیانی بەو دوو تۆمەتەوە بەو دوو دۆسەیە لاهوری شێخجەنگی و بەشێک لەو کەسانی کە لەگەڵیان دادگایی دەکرێن و بەیانی شۆک و باسم کرد ڕوون دەبێتەوە کە چارەنووسی لاهوری شێخجەنگی و ئەو کەسانی دیکە چیان بەسەریەت و بڕیاری یەکلایی کەرەوە دەدرێت کە ئایا دۆسیەکەی ئەمان با بڵێن ئازاد دەکرێن و یاخود حکم دەدرێن و یاخود تەجیل دەکرێت بۆ کاتێکی دیکە. بە شێوەیەکی گشتی ئەمە کۆی گشتی زانیاریەکان بوو لەسەر پرۆسەی دادگاییکردنی لاهوری شێخجەنگی و بەشێک لە هاوڕێکانی و چاوتان لەسەر ڤار بێت زانیاری دیکە ئێمە بەیانی دەخینە ڕوو و لەسەر ئەو دۆسەیە بەیانیش ڕووماڵی تایبەتمان دەبێت سەبارەت بە چارەنووسی لاهوری شێخجەنگی و بەشێک لەو کەسانی کە بەیانی پرۆسەی دادگاییکردنەکەیان لە دادگای سلێمانی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت.